سڵاتان لەبێت ئازانم جارێکی دیکە لە پرۆگرامی مەطبخی زێڕ هاتمەوە لای ئێوەی عەزیز. ئەزانم و خۆتان ئەزانن ئێستا ئیتر بەهارە و خەڵک حەزی لێ بڕات بۆ سەیران ئەڕۆن بۆ گەشت هەستان لە شت برژاندنە. بۆیە لە پرۆگرامی ئەمڕۆمانە جۆرێک لە خۆشکردنی باڵتان بۆ ئامادەکەم کە هەر بە بەرهەمەکانی زێڕ خۆشیەکەین. تامێکی زۆر تایبەتی هەیە و ئێوەش ئەتوانن لە ماڵەوە ئامادەکەن. بۆ خۆشکردنی باڵەکەمان پێویستم با باڵی مریشکی فرێشە، لێرە مریشکی فرێش بەکارهێنم و هەروەها پێویستم بە پیازی هاڕاوە، سیری هاڕاو، پوڵ بیبەر و هەروەها کەچەپ و ماینۆزیش بەکارهێنم. و بۆ سوێرکردنی تامی خوێکەی من تایە خوێ بەکار ناهێنم، هاڕاوەی مریشکی زێڕ بەکارهێنم کە تامێکی زۆر زۆر تایبەت ئەیە بە مریشک و زۆر ناسکی ئەکات، هەم بۆ خۆشکردنی سنگ و هەروەها هەم بۆ خۆشکردنی باڵی مریشک. جا فەرموون ئێستا با پێکەوە ئامادەیەکەین و پێتان بڵێم چۆن ئامادەکەین. سەرەتا باڵەکانی کە هەمە با یەکەم جا کەرەستەکان تێکەڵاوکەم ببورن، دواتر باڵەکان لەوتەکەم بۆ یەکجار دەست پیس بێت و دەستکێشەکەم لابەرم. لێرە کەچەپ تقریبی نیو کوپلا کەچەپ بەکارهێنم، نیو کوپلا ماینۆز، و هەروەها کەوچکێک لە سیری هاڕاو، کەوچکێک لە پیازی هاڕاو، کەوچکێک لە پوڵ بیبەر، وە گرنگترین شتیش لە خۆشکردنی مریشکە زەیتی زەیتونە کە زۆر زۆر ناسک و بەتامی ئەکات. دائیمەن زەیتی زەیتون بەکاربێنم، من ئەڵۆ زەیتی زەیتونی زێڕ بەکارهێنم. تقریبی چارەکە کوپێکیش لە زەیتی زەیتون بەکارهێنم. ئەم کەرەستانەی کە هەمە هەر هەمووی بەیەکەوە تێکەڵاوەکەم. بۆوەکو ئاماژەم پێکرد من لێرە خوێ بەکار ناهێنم، تەنها هاڕاوی مریشکی زێڕ بەکارهێنم کە هەم مریشکەکە ناسک ئەکات و تامێکی زۆر زۆر تایبەتیشی ئەیاتە و لە خوێ خۆشترە. اینجا ئێستا چێکەین، ئێستا ئەو باڵانەی کە هەمانە ئەم بەشەی ئەم دیوی باڵەکە لێ ئەکەمەوە، واتە ئاوا بەم شێوازە، بۆ باڵەکانیشم ئەەکەم بە دوو دەرسەوە و ئەیکەمەنە ئەو گیراوەی کە ئامادەم کردووە. طبعاً ئێوە لە ماڵەوە هەر کاتێک کە مریشکتان خۆش کرد هەوڵ بن ڕۆژێک پێش ئەوە مریشکەکەتان خۆش بکەن و بیکەنە سەلاجەوە، یاخود هیچ نەبێ بەلایانی کەمەوە 8 ساعت پێش ئەوە مریشکەکەتان خۆش بکەن بۆی بەتەواوەتی تام بگرێت و ئەو سۆسەی کە بۆتان گرتوۆتەوە بچێتە ناو ڕیشهاڵی مریشکەکە و هەتاوەکو کۆتایی لای ئەسقانی مریشکەکە تام بگرێت. چونکە ئەگەر یەکسەر ڕاستەوخۆ مریشک خۆش بکەیت و بیبرژێنیت ئەوە بەس تەنها کەڤەری دەرەوەی تام ئەگرێت، ناوەوەی تامی خاڵ ئەیات. اینجا بۆ ئەو کەسانی کە حەز ئەکەن باڵ بۆ نمونە زۆر کەس هەیە حەزەکات باڵ خۆش کات و بیخاتە فرێزەرەوە بە خۆشکراوی هەڵیگرێت، هەر کاتێک کە ویستی بچێت بۆ سەیران دەری ئەهێنێت. بۆ ئەو کەسانە ئەبێت ئەو باڵی بەکاری بێنیت فرێش بێت، چونکە ئەگەر باڵی بەستوو بکڕیت بتوێتەوە دواتر خۆشیکەی نابێت جارێکتر بخرێتە فرێزەر و بیبەستێتەوە، ئەبێت ڕاستەوخۆ یەکسەر چی لێ بکرێت یەکسەر ببرژێت. لەبەرەوە ئەگەر ویستان باڵ هەڵگرن یعنی خۆشیکەن و بیکەنە فرێزەرەوە، ئەوە باڵی فرێش بەکاربێنن بۆی بتوانن بیکەنە فرێزەر و بیبەستێت. ئێستا باڵەکە لەگەڵ ئەو گیراوەی کە ئامادەم کردووە جوان تێکەڵاوەکەم. وەکو ئاماژەم پێکرد ئێوە لە ماڵەوە کە ئامادەیەکەن بەلایەنی کەمەوە تقریبی 8 ساعاتێک، ئەگەر ڕۆژێ پێشووتر بێ باشترە، بەڵام تقریبی 8 ساعاتێک لە ناو گیراوەکەیە بێت و تام وەرگرێ باشترە.
کەمێک لا سیلۆڤینەکە مەسەرچینی فڕنەکەم بۆی کە ئەو گیراوەی کە تایەتی ئاویایەوە سینەکەم خراپ نەکات و بە ئاسانی بتوانم لێکەمەوە بیستۆم. و دوای سیلۆڤینەکەش وەرەقەی زبدە بەکارهێنم ڕاستەوخۆ لەسەر سیلۆڤین خواردن دامەنێن بۆ برژاندن خاستەن ئەگەر بۆ نمونە پشتی پێوە بکرێ وەکو لیمەندۆزی وەکو ئاوی لیمۆ ئەوە لەگەڵ سیلۆڤینەکەی تەفاعیلە کات و زیانتان پێ ئەگەێنێ. زۆر کاتەگەر دیقەتان بێ لە کاتی ماسی برژاندنە کە ماسێکە ئەخەنە سەر سیلۆڤین ڕاستەوخۆ بینن کە ئەو ئاوی فرشیەی بەرئەکەوێت سیلۆڤینەکە ئەشوێنێتەوە. ئێستا باڵەکەی کە ئامادەم کردووە ئاوا بەم شێوازە دای ئەنێم وە من پێشووتر فڕنەکەم گەرم کردووە سەر و ژێری فڕنەکە بە یەکەوەدا ئەگرسێنم هەردووکی و چاوەڕێکم هەتاوەکو بە تەواوەتی گەرم ئەبێت. اینجا باڵەکان ئەکەمە ناو فڕنەکە و بەپێی گەورە و بچووکی باڵەکانتان ئەگەر حەجمی بچووک بێت تقریبی چارەکێک بۆ 20 دقەیەکی پێویستە. ئەگەر حەجمی گەورە بێت زۆر باڵەکان گەورە بێت هەتا تقریبی 45 دقەیەکی پێویستە بێت سەر و ژێری فڕنەکەتان بە یەکەوە داگرسێن کە ئیتر بینیتان بە تەواوەتی ڕەنگی گۆڕا و برژاوە ئەتوانن دەری بێنن و نەشیدیانتان. من ئێستا باڵەکەم کردە ناو فڕنەوە. اینجا ئەچینە لای یەکێکی دیکە لەو شتانی کە ئەمڕۆ بۆتان ئامادە ئەکەم کە جۆرە سۆسێکە تامێکی تایبەتی هەیە لەگەڵ باڵا ئەتوانن بیخۆن لەگەڵ مریشکا بەعام. ئەمڕۆ هەنی ماستەرتان بۆ دروستەکەم. هەنی ماستەر پێویستمان بە ماینۆزە و هەروەها پێویستمان بە ماستەردە، پێویستمان بە سرکەی سێوە و هەنگوین وە لە کۆتاییشە بەپێی حەزی خۆتان چەندێک حەزکەن سوێر بێت ئەوە خوێ بەکارهێنن. و ئێستا من بۆ هەنی ماستەر دەکەم لێرە ماینۆزی زێڕم بەکارهێناوە ماینۆزی زێڕە و هەروەها کەوچکێک یعنی تقریباً کوپێک لە ماینۆزی زێڕ بەکارهێنم، یەک کەوچک لە ماستەر بەکارهێنم و کەوچکێکی چێشتیش لە سرکە بەکارهێنم، کەوچکێکی چێشتیش لە هەنگوین بەکارهێنم. ئەمە کەوچکێک سرکە و کەوچکێک لە ماسترد و کەوچکێکیش لە هەنگوین. وەک ئاماژەم پێکرد بەپێی ئارەزوی خۆتان بەپێی پێویست چەندێک حەز ئەکەن سوێر بێت کەمێک لە خوێشی بۆ ئیزافە بکەن. ئەم کەرستانەی کە هەمە ئێستا هەر هەمووی بەیەکەوە تێکەڵاوەکەم. ئەمە جۆرێکە لە سۆسە زۆر تایبەتەکان کە لەگەڵ مریشکە لەگەڵ ساندویچە تامێکی زۆر عەجایب و تایبەتی هەیە. و گرنگترین شتیش لە سۆسی هەنی ماستەردا بیرم نەچێ بیبەری ڕەشە، کەوچکێکی بچووک لە بیبەری ڕەشیش بەکارێنم. لە کاتی دروستکردنی هەنی ماستەردیشا باشتر وایە ئەو سرکەی کە بەکاری هێنن سرکەکەتان سپی بێ، سرکەی زرد یاخود ڕەش بەکارمێنن تامی تێک ئەیات. من ئێستا لێرە چەند قاپێکم هەیە کە سۆسەکانی تێئەکەم بۆی کە داینێم لەگەڵ باڵەکەیە دو ئەوی کە برژە. لێرە ماینۆزدا ئەنێم، ماینۆزی زێڕ و هەروەها کەچەپی زێڕ
و سۆسی سێمیشمان کە هەر لە ماینۆزی زڕ ئامادەم کردووە هەنی ماستردا. و ئازیزان ئێستا باڵەکەشمان ئامادە بوو لە فڕند. پێویستم بە قاپێکی پێشکەشکردن ئەبێت بۆی من ئەمڕۆ ئەم قاپە بەکارەهێنم بۆی باڵەکانی لەسەر ڕیسکەم و پێشکەشیکەین. وەکو ئەیبینن جوان باڵەکانم هەمووی ئەم دیواودی برژاوە. طبعاً باڵیش و سنگی مریشکیش بە هەمان شێوە ئەگەر لە حەدی خۆی زیاتر بیبرژێنی وشک ئەبێتەوە وا باشترە ئێمە نەیڵین ئەو ئاوەی کە لە ناویایەتی بە تەواوەتی وشک بێتەوە. هەوڵ بین پێش ئەوە لە فڕنەکە دەریبین هەر ئەوەنی کە تۆزێک ڕەنگی گۆڕا تەواو کافیە چونکە باڵ بەعام باریکە وەکو مریشکی گەورە نیە بڵێن زۆر کاتی ئەوێ بۆی ببرژێت. ئەزیزانم ئەمەی ئەمڕۆژمان سفرە و خوانی مەتبەخی زێر بوو یەکێکی دیکە بوو لە خواردنەکانمان کە پێشکەشی ئێوەمان کرد و بەرهەمەکانی زێڕمان بەکارهێنا. هیوام بدارم کە بەدڵتان ببوو لە ماڵەوە ئەو جۆرە تەسبیلەیە تاقیکەنەوە هەتا پرۆگرامی ترە شاد بن خواتان بکەن.